سڵاوتان لەبێت کاتژمێر هەشتی سەر لە بەیانیە و یەکەم هەڵقەی ئەمڕۆ کە سەرەتای هەفتەیە دەست پێکەین بەیەکەوە لە پرۆگرامی بەیانی 24. هیوادارم کە لەش ساغ بن تەندروست بن لە هەرکوێکن ئاسوودە بن و دڵێکی ئارامتان هەبێت. لەگەڵمان بن چونکە دەزانن ئێمە بە بەردەوام لە هەوڵ و کۆششین بەوەی کە ئەو بابەتانەی کە پەیوەندی ڕاستەخۆی بە ژیانی ئەوە هەیە ئەو بابەتانی کە سەرنجڕاکێشن هونەرین وەرزشین هەر بابەتێکی تر کە خوازیارێکی هەیە کە دەیەوێت بینەر و بیسەری بێەوە ئەتوانێت لە پرۆگرامی بەیانی 24 بینەری ئەو بابەتانە بێت. جا لە باسی کچێک کە لە سۆران دوای ئەوەی خوێندن تەواوکات دەست پێکەم کە ئەو چی کردووە کارگەیەکی دروستکردنی شیرینی داناوە هەلی کاری نەک بۆ خۆی بگرە بۆ گەنجانیش ڕەخساند. ئەمە پێشەنگایەکی شێوەکاری قوتابیانی پەیمانگای هونەرە جوانەکانی ئاکرەیە کە بەرهەکانیان لە پێشەنگایە نمایش کردووە. ئەوانش کە حەز بە بابەتی ئەدەبی دەکەن باسی ئەم بابەتەتان بۆ کەم کە دوو نووسەر فەرهەنگێکی زمانی کوردی بۆ ئەڵمانی و بە پێچەوانەشەوە زمانی ئەڵمانی بۆ کوردی چاپەکەن. وەک ئەو دوو نووسەرە باسی لێوەکەن فەرهەنگەکە بەرهەمی 10 ساڵ کارکردن. بابزانینە و خاتوونەی کە لە سۆران کاری دروستکردنی شیرینیەکە چۆن ئەو بیرۆکەی بۆ هاتووە چۆن توانێتی هەم خۆی و هەم چەند گەنجێکی تریش وا بکات کە کار بکەن و هەروەها بەدەستکردنی خەرجی خۆیان کە بۆ زانکۆ پێویستە بەدەستیان بکەوێت. کچە خوێندکارێکی زانکۆی سۆران لە پاڵ خوێندن بۆ دەستخستنی خەرجی زانکۆکەی لە یەکێک لە کارگەکانی شیرینی کاری کردووە. ئێستا ئەو بۆتە خاوەنی کارگەکە جگەلەوە هەلی کاریشی بۆ چەندین کەسیش بەخساند. سەرقاڵی دروستکردنی جۆرێکی شیرینیە. لە سەرەتای خوێندنی زانکۆدا هەوڵی کاریشی داوە و بەڕێکەوت لەم کارگەیە کاری پێدەدرێ. نەزیرە دوای 4 ساڵی خوێندن لە زانکۆ ئێستا خۆی بۆتە خاوەنکار و دەرفەتی بۆ چەند کەسێکی دیکەش ڕەخساندووە. هاتمە ناو بازار بە دوای کاراگەڕام CV خۆم ڕقەمی خۆم لە زۆربەی دوکانەکان جێهێشت. ئیتر ئەوە بوو تەلەفۆنیان بۆم کردەوە لە شرینی سەرەتای کارکردنم لە شرینی بوو. پێشی شرینیەکەش کاری ترم کردبوو لە نانی تیریۆ دەستم پێ کردبوو کاری جۆرا و جۆرم کردبوو بەڵام ئەو وەکەوەی تاوەکو ئێستا لەسەری بەردەوام بم شرینیە. ئافرەتانی کۆمەڵگەی کوردی بەدەستڕەنجینی بۆ کاروباری ماڵەوە ناسراون. نەزیرە ئەو توانستەی هێناوەتە ناو کارەکەی و بە وردی مژوولی بەرهەمێنانی شیرینیە. بیرم لەوە نەکردوتەوە کە ڕۆژێ واز لە کارکردن بێنم بچم لە دەستگایەکی حکومی دەست بەکار بکەم چونکە ئیشی ئازادم پێ باشترە و پێم خۆشترە. ئەگەر لێرانش نەمێنم لەوانەیە ئێرانە بەردەوام نەبێ یان خاوەنەکەی بیفرۆشێ بەڵام من لە شوێنێکی تر هەوڵەدەم شیرینی تایبەت بە خۆمە بێ یانش کاری ئازاد تایبەت بە خۆم هەبێت. کارکردن و پشتبەستن بەخۆ لێرە ئێستا بۆتە خەونی زۆر ئافرەت. وێڕای ئاستەنجی زۆر نەزیرەیان هانداوە زیاتر پێداگری لە بەردەوامی کاری بکات. 4 ساڵ پێش ئێستا ڕێژەیەکی زۆری کەمی ئافرەت لە دەرەوەکاریە کرد لە قەزایەکیش وەکو قەزای سۆران. بێگومان خەڵکی قسەیانە کرد تاوەکو لەوانەیە بەدایکم و باوکمیان وتبی باکار نەکە بەڵام من نەوەستام و ئەوانش بەردەوام بوون لەوەی کە پشگیریم بکەن و قسەی زۆرم لەسەر کرا بەڵام کۆڵم نەدا و بەردەوام بووم. نەزیرە ئیسماعیل لە کرێکاری دەستی پێکرد و ئێستا بۆتە خاوەن کار. ئەو خەڵکی دۆڵی ڕستی دەڤەری باڵەکایەتیە و بەشی جوگرافیای لە زانکۆی سۆران تەواو کردووە و دانیشتووی قەزای سۆرانە. لە پاڵ دەستڕەنجینی و پیشەگەری لە بواری شیرینیدا چالاکوانێکی دیاری ژینگە پارێزیشە.
تەیفور محەممەد کوردستان 24 سۆران. هەرچی لە بابەتی هوەری شەوەیە بۆ ئەمڕۆ ئەم بابەتەمان بۆ ئامادەکردن کە دوو نووسەری فەرهەنگێکی زمانی کوردی بۆ ئەڵمانی و بە پێچەوانەشەوە زمانی ئەڵمانی بۆ کوردی چاپەکەن. وەک ئەو دوو نووسەرە باسی لێوە ئەکەن کە فەرهەنگەکە بەرهەم و کۆشتی 10 ساڵی کارکردنی ئەوانە و ئەوان باس لەواکە کە فەرهەنگەکە 50,000 وشە و ڕستە لە خۆ دەگرێت. ئەوەش دەزانین کە لە ئەڵمانیا بەشێکی زۆر کوردان هەن کە پێویستیان بەوە هەیە فێری زمانی ئەڵمانی ببن و بە پێچەوان شێستا ئەو فەرهەنگەی کە کورد نیشانی داوە لە ئەڵمانیا ڕەنگە خەڵکی ئەڵمانیاش حەز بکەن کە وشەی کوردی فێر ببن. پشتی خەباتێکە درێژ و کە دەکە مەزن بە درێژاهیە بێتر ji 10 ساڵان ji xebata herdû mamoste Cahit Kaplan ku 28 salin mamostayê Kurdiye li Almanyayê û mamosta Abdulqadir Ulûm askan. Ferhenga Kurdî Almanî û Almanî Kurdî hate belavkirin. Ferhenga ku ji 5,000 peyvên Kurdî û wek wan yên Almanî jî pêk tê. Roja ku ez çûme dibistanê min li wir dît ku hewcedariyekî ferhengê heye. Çimkî ferhenga Kurdî jî tune bî, Kurdî Almanî jî tune bî, Almanî Kurdî jî tune bî. Piştê salan hinek ferheng derketin lê naveroka wan gorê xwendevanan nebûn. Yan jî gotinên tê danê hemdemî nebûn. Yan jî gelek gotinên cida cida hebîn. Ji ber wî yekîtiya Komela Mamosteyên Kurdan li Ewropayê çend ceribandin çêkirin. Heta niha çend ferhengê piçûk ferhengok hatine derê xistin. Ev xebata hanekî herî yê dawî ye. Di nava vê ferhengê de rêzman û fêrbûn jî heye û ji her du aliyên Kurdi axêv û Almanî axêv dikarin mifayîjê bibînin. Mamosteyekî zimanê Kurdî vê berhemê giring dibîne. Bi taybet ji bo civaka Kurdî li Almanyayê. دانینا فرهنگەکە کوردی عربی هەبوونا فەرهەنگا کوردی ئەڵمانی کوردی گەلێکی گرنگ بوو یەک ji bo kesên me yî Kurd di do ji ber hebûna Kurdayî li vê dê hino xelekin ji dostê Kurda tên avakirin kesin Almanin ew kes hewcedarî pêdiviya wan bi zimanê Kurdî heye hemberî Almaniya xwe dixwazin gotinên Almanî binasin. Ev ferheng ji weşanên yekîtiya mamostayên Kurd li Ewropayê ye û weke çapa çaremîn ji zincîra ferhengên Kurdî tê binavkirin. Bi Kurdiya Latînî û zaravên Kirmanciya Jûrî hatiye nivîsandin. Dîroka ferhenga Kurdî Almanî vedgerê sala 1880 wê demê profesorê Alman Justî ferhengeka biçûk ya Kurdî Almanî belav kir. Kam Hemedemîn Kurdistan 24 Botrop Almanya. حکوومەتی سوید بڕیاری داوەکە ڕێکارەکانی پێدانی مافی پەنابەری و مانەوەی هەمیشەیی بۆ سوید تونتر بکات و هەر پەنابەرێکیش کە لە کەمپەکانە مێنێتەوە مافی کارکردنی پێنادرێت و پێشنیازش کراوەکە ئەوەی پەنابەران لەژێر کۆنتڕۆڵ و چاودێریدا بن و کە لە بچێ ئەلکترۆنی بکرێتە قاچی پەنابەران بۆ باشتر کۆنتڕۆڵکردنیە. ئێرە یەکێک لەو کەمپانەی پەنابەرانەکە حکوومەتی سوید لە چوارچێوەی یاساکانی پەرلەماندا پەنابەران ناچار دەکات لەو کەمپانە بمێننەوە و چیتر خۆیان شوێنی مانەوە دیار نەکەن و لای کەسە نزیکەکانیان نەمێننەوە. وەزیری کۆچ و خۆگونجاندنی سوید ڕایگەیاندووە دەبێت پەنابەران لە کەمپەکان بمێننەوە. بە پێچەوانەوە مافی کارکردن بە هیچ پەنابەرێک نادرێت کە لە دەرەوەی کەمپەکاندا بمێنێتەوە. چەندانە هۆکاری هەیە کە دەوێت ئەو یاسانە دانێت. خودی حکوومەت دەڵێت ئەمن و یاسانە بۆیە دادەنێم کە دەمەوێت تێکەڵی پەنابەر زۆرتر کەم لە کۆمەلگا. بەو شێوە کە زمانیان زووتر فێرکەم یاسای و ئەو شتانی کە لە کۆمەلگای سوێدا ڕوودەدات زۆرتر فێریان بکەم کە چۆنە ئەمجا ئەوەی کە ئەو پەنابەرانش نەچن لەو ماڵانەی لەو ناوچانەی کە لەو پێش پەنابەر و
بە قەولێک سەرڕەشی لێە بچون بۆ ناوچانە بۆی کە دەڵێن لەوێ کریمیناڵەتی زۆرترە. دوا ئەوەی ئەوە ئەش لە هۆکارەکانێتی کە دانهەوێت پەنابەر لەوێ بمێنێتەوە و ئەوەش لە ڕاستیدا بەرتەنکردنە بۆ پەنابەر کە ناتوانێت هەموو جگاکە هەڵبژێرێت. ڕەنگە ئەو کەسی کە دەیبن بیبن بۆ باکووری سوێت کە لەوێ یاسان کاریشی لێ نییە. پەرلەمان و حکوومەتی سوید بە یەکەوە هەوڵەکانیان بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخی پەنابەران و پێدانی مافیمانەوەی هەمیشەی چڕ کردوتەوە. پارتی مۆدراتی سویدیش پێشنیازی کردووە بۆ ئەوەی دۆخی پەنابەران کۆنتڕۆڵ بکرێت کە لە بچەی ئەلکترۆنی بخرێتە قاچی پەنابەران بۆ ئەوەی سنووری جۆغرافی و جوڵەکانیان کۆنتڕۆڵ بکرێن. Sverige har ju en lagstiftning som innebär att om man får bifall får man stanna i Sverige om man får avslag. سوید یاسایەکی هەیە ئەگەر مافی مانەوەی بە کۆچبەر نەدا ئەو کۆچبەرە دەبێ ئەو وڵاتە جێبهێڵێت. بەڵام بەشێکی زۆر لە پەنابەران ئەو یاسایە لە بەرچاو ناگرن و سوید جێناهێڵن. ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی یاسای کە لە بچەی ئەلکترۆنی بڕیاری لەسەر بدرێ. جیان لەمەش هۆکاری کۆکردنەوەی کەمپەکان ئەوەیە کە لە بەشێکی زۆر لە ناوچە پەنابەرنشینەکان بەردەوام کێشە ڕوودەدات و لاوان تووشی کێشەی نەخوازراو دەبنەوە. لە ڕابردووشدا کێشەی بۆ دروست کردوین. Vi har haft ganska stora problem med det här tidigare. بەپێی ئامارەکانی دەستگای گشتی پۆلیسی سوید زیاتر لە 10,000 پەنابەر کە مافی مانەوەیان نییە لە دەرەوەی کەمپەکان خۆیان حەشارداوە و نایانەوێت خۆیان ڕادەست بکەن. ئەوەش دوای ئەوە دێت کە ڕێکارەکان و یاسای پێدانی مافی مانەوەیان توند کراوە و ترسی ڕەتکردنەوەی داواکەیان و ناردنەوەیان هەیە. حکوومەتی سویدیش بڕیاری داوە هەر پەنابەرێک لە دەرەوەی کەمپەکان بێت مافی ئەوەی نابێت کار وەربگرێت. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. ساڵانە بە هەزارانی زیدی لە دەڤەرەکانیانەوە لە ڕێوڕسمی جژنی خدرەلیاس لە بەعدرێ لە مەزارگەکەی ئامادە ئەبن بۆ جەژنەکەنەوە. بەشداربوانی ڕێوڕسمەکە هیوا بۆ ژیانێکی ئارام و پێکەوە ژیان و گەڕاندەوەی خەڵکی شنگال بۆ سەر ماڵ و زێدی خۆیان بە خێر و خۆشیە خواست. بە هەزاران خەڵکی ئێزدی لە بەرنیشانگا خدرەلیاس لە بەعدرێ حاضر بوونە ڕێوڕسمێن جەژنێنە. ji her devereke êzdiyan hatîne wekû nerîtekî salaneye li vî cihî xirvet bin. Cewaziya cejnê vê mintaqayê êzdiya Beedrê gel deverê dît êzdiya Welat Şêx û başî ku bazanê û şingalê cewaziya vê deverê ewa me mezarek heye mezarê Xdilyas li Beedrê hemî deverên êzidiya teqrîben tên vî mezarê ziyaretî dibin ev cewaziya wê ye. û xelk jî mirov û dost û hevalê xwe jî daxwaz dike vê cejnê yanî xelkê vê deverê hevalê xwe daxwaz dike da ku hazir bin. Cejna Xdilyas hemû miletê zî pîrozî dikim. Ev cilkê filkroliyê bab û kalê me nevê te çi cara ji bîr bikein. Ez li gel hevalê xwe hatîm û gel xwişka xwe hatîm. Cejna we xira pîrozî dikim. Her yekê ji van hîvî û miradekê dixwazin ew ziyaret dikin. Paşan vî cihî cejnê li hevdû pîroz dikin ku ev cejna wekû delîveyeke bo dîdina nas û dost û heval û kes û karên êk. Îda êzdixanê hemûkê pîrozî dikim û înşallah îda xêr û xweşiyê ye û bi te saleke geleke xêr û bereket ya xweşiyê bi ser hemû miletan re bêt. Ev e îda esil gel dayika xwe eyala xwe خوشکت خود امت هاتنی وی عیدی هم هر سال تینا وی عیدی وش همو گنداتن ام خلک سریچ کاش دوغاتاتش خطارتش بابیرتش بوزاتن همو جشن خدلیاسه الملت خو ازدی هم یه پیروزیت کم و تایبت الهوالی خوجی و دیکو بابی خوجی المانیا و بخیر هاتنا وجد کنسر جاوا و وقتی تدبینی امجیت هاتینا بر مزارگه خدلیاسه امل زیارتی تبینا و ما هوالیت خودیتن و هیوی داخوازی ما ئەوە وەکی گوتی خەلکی مەی شنگاژی بەگەرتە جێت خۆ و ئێدەسیوان کافرادەژی بێنە ڕزگارکردن في مزارگەهێ بەعدرێ ئەم کۆم بین نک مزارگەهێ خدلیاس و ئەم گەل کەس و کارت خۆ دەینەوێ دەر و گەل بنە ماڵە خۆ ئەم هەواڵت خۆت بینین ئەم کەس و کارت خۆت بینین ئەم مرۆڤت خۆ بینین عیدەکە گەلەکە جیاوازە. ساڵانە لە ڕۆژێن دووشەم و سێشەم و چارشەم دەبنە ڕۆژیان خدرلیاس لێ نەفەرزن لەسەر هەموو ئێزدیان زێدەباری هەنێک ڕێوڕسمێن تایبەت هەنە و لە ڕۆژە پێنجشەمێ لە هەفتیا ئێکێژ مەها سباتێ هەژمارە ڕۆژ شلاتێ دبە جەژن. دەرمان بەعدری کوردستان 24
ناحیا بەعادرێ. گروپی شاخەوانی شەقڵاوە کارێکی جیاوازیان کردووەویش بە دروستکردنی کەمپێک کە بۆ دوای ئەوەی کە گەیشتنە لووتکە لەوێ پشوو بدەن. جا کەمپی جوتەدار بە هەڵد و کۆششی گروپی شاخەوانی شەقڵاوە وەک باسم کرد بە شێوازێکی تر دوای سووتانی کەمپەکە کە کەمپێکی کۆنی لێ بووە سا دروست کراوەتەوە. لە لووتکەی شاخی سەفین شاخەوانان دوای گەیشتن بە لووتکە و بۆمانەوە دەیانەوێت کە لە داهاتوویەکی نزیکە بتوانن ئەم کەمپە بە زووتری گاتەڵاوی بکەن بۆکە بەکاری بێنن. تیمەکانی شاخەوانیش ئەم جۆرە کەمپانە بێگومان بە گرنگەزانن وەک باسما کرد بۆەوەی کە لە دوای مانەوەیان لەسەر شاخەکان ئەوانە خوازن کە لە سەرجەم لووتکەی شاخەکانی کوردستان لەم جۆرە کەمپانە هەبێت بۆ پشودانی شاخەوانە. لەگەڵ چەند ئەندامێکی گروپی شاخەوانی شەقڵاوە بەرەو لووتکەی سەفین سەردەکەوین. دوای نزیکەی یەک کاتژمێر گەیشتینە شوێنی دیاریکراو کەمپی جوتەدار. ئەم کەمپە نزیکەی یەک ساڵە بە کۆشش و پێشنیاری گروپی شاخەوانی شەقڵاوە بۆ حەسانەوە و پشودانی شاخەوانەکان دروستکراوە. بەم جۆرە هەریەک لە شاخەوانەکانی گروپەکە کار دەکەن بۆ تاوکردنی کەمپەکە. بە شێوەی تیم کەرەستەکان دێنە سەر شاخ. ئەم کەمپە جیاوازە بە ئاسن و بەر دروستکراوە بۆ ئەوەی پارێزراو بێت لە ئاگر. ڕزگار خۆشنا و سەرپەرشتیاری تیمەکە زۆر خۆشحاڵە هەوڵەکانیان ئاکامی هەبوو لە داهاتووشدا شاخەوانەکانی دیکە دەتوانن سوود لەم کەمپە وەربگرن. دیکە لێرانە دەستمان بێرە کرد و کەپرێکمان کرد لە کەپرمان دروست کرد دویا کە هەر جەماعەتی خۆمان بیرۆکەچکەمان لۆهات کردمانەدار. لە ساڵی 2021 کەمپەکەیان لێ سۆتاندین. ئەندامانی گروپی شاخەوانی شەقڵاوە کۆڵیان نەدا بیرمان کردەوە ئەم جارەی بە سەرپەرشتی کە بەڕێز دکتۆر ئەنوەر سەرۆکی فدراسیۆنی شاخەوانیش لەگەڵمانداوە لە کۆبوونەوەکەی بیرمان لەو کەمپەشتکە کردەوە کە ئەو کەمپەی ئەو جارەی لە بەرد و ئاسن دروستکەین تاکو مقاومەتی باشی هەبی ئەو جارەی نەسۆتێتن. بیرمان لەوەی کردەوە کە شاخەوانان داهاتنە ئێرانە شوێنێکی ویان نەبوو. ئێستا ڕۆژانە بەدەیان شاخەوان ڕووی لە کەمپی جۆتەدارەکە بوویتە مەدرسەیەک. لە کاتی سەرکەوتنی شاخەوانەکانی تر بۆ سەر لووتکەی چیا و شاخەکان بە تایبەتی لە وەرزستان بۆ مانەوە پێویستیان بە شوێنێک هەیە. ئەم جۆرە کەمپانەش وەکو ئەم شاخەوانە بۆمباستەکە پێویستە لە سەرجەم لووتکە و شاخەکانی کوردستان دروست بکرێ. ئەو دەستخۆشی لە شاخەوانەکانیش دەکا کە بە هەوڵی خۆیان ئەم کەمپەیان دروست کردووە. وڵای من کە بەسەر کەوتم بۆ چیای سەفین کەمپی بۆ لووتکە جۆتەدار کەمپێکی ئاوازوامدی زۆر دڵخۆش بووم. بەڕاستی ینی کەمپەکان لە لووتکە شاخەکان پێویستێکی هەنووکەین بۆ شاخەوانان بۆ حەسانەوە یان شەومانەوە کەمپینکردن چونکە لە ناو خێوەتەکان ئەوەندە ئاسوودە نابی لەبەر با و بەفر و بۆران و زریان و شتیوە. ئەزا هەبوونی ئەو کەمپانە لە زۆربەی شاخەکانی کوردستان زۆر پێویست و پێویستێکی هەنووکەیە بۆ شاخەوانان. سوپاسی گروپی شاخەوانی شەقڵاوەش دەکەین کە هەرساوە بە دروستکردنی ئەم کەمپە بە دیزاینێک و بە دیزاین و ینی پرەنسیپی شاخەوانی جیهانی دەستخۆشیان لێ دەکەین و هیوادارین هەموو شاخەکانی کوردستان ئەو کەمپانە دروست بکرێن بۆ ئەوی ڕەوتی شاخەوانی لە هەرێمی کوردستان بەرەو پێش بچێت. کەمپی جوتەدار لەسەر چیای سەفین بە دیزاینێکی نوێتر دروست کراوەتەوە. هەرێک لە شاخەوانەکانیش جیا لەوەی بەیەکەوە کارەکانیان کردووە بۆ چاکردنەوەی کەمپەکە هەوڵەکانیشان ئەوەیە دروستکردنی کەمپەکان لە شاخ بکەنە پلان بۆ سەرجەم تیمەکانی شاخەوانی بۆ ئەوەی لەناو ئەم جۆرە کەمپانە دوای سەرکەوتن لە چیا و ماندووبوونی زۆر ببێتە شوێنێک بۆ پشودان و حەسانەوەی شاخەوانەکان. هێرۆ مەولودی کوردستان 24 چیای سەفین شەقڵاوە. دەینە سەر بابەتێکی تەندروستی باس لە نەخۆشیەکی بەربڵاوەکەین کە غودەیە. بە گوێرە ئامارەکان ئەو نەخۆشیە بە تایبەت لە ئافرەتان لە زیابوونە. سەرەتا ئەگەر پێناسەیەکی بکەین غودا ڕژێنێکە ئەکەوێتە بەشی خوارەوەی پێشەوەی مل و فەرمانی سەرەکی ئەم ڕژێنە دەردانی هەردوو هۆرمۆنی T3 و هەروەها T4 کە
تی3 و تی4ەکە ئەرکی سەرەکیان ڕێخستنی میتابۆلیزمە لێدانی دڵ یاخود پەلەپەل لێدانی دڵ یاخود پلەی گەرمی جەستا دوو جۆریشی هەیە ئەوانش غودەی چەمەڵ و غودەی هار نیشانەکان لە پیاوان و ژنان ئەگۆڕێت هەندێکیشیان نیشانە لە خانمان دروست ئەکەن کە بریتە لە ناکاو کەمبوونەوەی کێشی جەستا لاوازە بێ کەسەکە یان لە پڕ کێشی زیادەکە بێ ئەوەی ڕژیم بکەیت یان لە هەوڵی ئەوەدا بیت کێشت زیاد بکەیت ئەمانە ئەو گۆڕانکاریانە ڕوو ئەدات جا تاریکبوونی ڕەنگی پێست لە چواردەوری مل هەستکردن بە هیلاکی شەکەتی بە بەردەوام لە دەستدانی وزەی جەستا توش بوون بە کەم تەرخەمی و هەروەها بەتوانین بۆ ئەوەی کە بە ئاسوودەیی بخەوین ڕەنگە هەندێک جار غودەکان نەهێڵێت ئەمە بە ئاسوودەی بخەوین و نەتوانین بە ئاسوودەی بخەوین دڵە ڕاوکەیەکی زۆریان بۆ کەسانە دروستە بێت کە غودەیان هەیە هەروەها لە دەستدانی بیرەوەری شتیان لە بیرەچێتەوە گۆڕانکاری و هەروها ناڕێکی لە سووری مانگانەی خانمان دروست دەکات ئێمەش بۆی کە زیاتر بزانین چ کاتێک ئەم غودانە تەمەڵە بن چ کاتێک زۆر چالاکە بن و کاریگەری غودەکان لەسەر جەستەی ئێمەی مرۆڤ بە چ شێوەیەکە و جگە لەوانە هەر لە تەمەنی منداڵیەوە پرسیارەکەی هەتا تەمەنی گەورەی بۆ زانینی ئەم بابەتانەش ئەم پرسیارانش ئەم بەیانیە دکتۆر مازیار جەبار پزیشکی پسپۆڕی شەکرە و هۆرمۆنەکان لەگەڵمانە کە وەکو پسپۆڕایەتی خۆی ئەم پرسیارانی ئاڕاستاکەین بەخێر هاتی دکتۆر مازیار بەیانیت باش پژی سپاس دەکەم دکتۆر بابزان ئەرێ پێش هیچ هەر پرسیارێ بکەم هیچ غودەیەک هەیە حەقی هەبێ بە بەیانیان زوو هەستان لە خەوە کە زوو هەستی لە خەو تەماڵ بی یاخود چالاک بی غودەیەکمان هەیە لەو شێ چکە خەو زۆر خۆشە زانم بەیانی ئەم بارە من زۆر بە زۆر هەستام لە خەو وەڵا بێگومان تاکیت ئەمە لە ڕووی زانستیەوە بڵێ غودەمان هەیە تاکیت کاریگەری ڕاستەو خۆ کاتە سەر خەوی مرۆڤ ینی خەوت کەم ئەکاتەوە و غودەمان هەیە خەوت زیاد ئەکات و بالئەخەس ئەوەی کە جەنابەت باست کرد ئێستا لە راپۆرتەکە کە خوێنتەوە غودەی پەریزات یەکە لەو غودانەی کە خەوی مرۆڤ ئەگەر زیادی ئیش بکات خەوت کەم ئەکاتەوە بە طبیعەتی حاڵ ئەو غودەیە وایە کاتێکە زیاد ئیشەکات زیادکار ئەبێت مرۆڤەکە خەوی کەم ئەبێتەوە بە بەردەوامی چالاک ئەبێت هەستیار ئەبێت و ئەگەر بێت و کەمکار بێت مرۆڤەکە بە بەردەوامی حەزی لێ بخەوێت بەردەوامی سێرەکەی خەواڵۆوە لە هەر شوێنێک باش دکتۆر کاتە باسی غودەی پەریزاد دەکەین ئێمە بازانین گرنگی غودەی پەریزاد لە مرۆڤ چییە غودەیەکی دروست ئەبێت چۆن کار بکات غودەی پەریزاد یاخود ئەوەی کە باوە لە ناو خەڵکیە بە کەلیمە باوەکەی وشە باوەکەی ناو خەڵکی کە پێڵێن غودەی دەرەقی با خەڵکیش تێمان بگات ئەمە وشە پەتێکە کوردیەکە پەریزادە بریتە لە یەکە لە غودە بڵێن ڕژێنە سەرەکیەکانی لەشی مرۆڤ تەمەن ئەم ڕژێنە دەست ئەگرێ ینی مادەیەکی گرنگی لەشی مرۆڤ دەرئەدات کە وەکو خوێنتەوە هۆرمۆنی تایرۆکسینە T3 کە و T4 ئەم دوو هۆرمۆنە ئەساسیە دەست ئەگرن بەسەر چالاکی لەشی مرۆڤە ینی خانەکانی لەشی مرۆڤ کاتێک کە ئەم هۆرمۆنیان نەبێ چالاکی خۆیان ئەنجام نادەن چما ئەگەر زیاد بنیان ئەگەر کەم بن چالاکی خانەکانی لەشی مرۆڤ تێک ئەچێت کە تێکیشت و ئیتر ئەو مرۆڤە هەموو خانەکانی لەشی هەر لە خانەی دڵ خانەکانی ئێسک خانەکانی ماسوولکە خانەکانی پێست خانەکانی پرچ چاو حتا برژانگ حتا برۆ هەمووی تێک ئەچێت کە تێک چوو مرۆڤەکە گۆڕانکاری بەسەر هەموو لە شار و ئەدات کە گۆڕا یعنی لە شتێکی زۆر ئاسان بەسیتەوە لە پرچوەرینێکەوە بگرە هەتا مردن ڕوو ئەدات لەو کەسەیە بەڵام ئەم پرۆسەیە بە پرۆسەیەکی هێواشات پێ ئەپەڕێ هێواش ئەم شتە ڕوو ئەدات ئەنی کەسەکە ڕەنگە هەست پێ نەکاتە تا دەگاتە قۆناغێکی زۆر پێشکەوتو کە دەوروبەر هەستی پێ ئەەکەن بۆی کە نمونەیەکی زۆر چۆنەڵە ئاشکرا و ڕوون بهێنینەوە ئێستا بۆ نمونەیەکێک کە منداڵەکەی ئۆتیزمی هەیە مەژنێ یەک نیشانە و مانای ئۆتیزم بێت ئەبێت چەند نیشانەیە کۆم بێت تۆ یەڵا ئۆتیزمە لە
غودەی دەرەقی و ئەگەر ڕژێنەکە یاخباڵ ئەو گڵاندە زیاد بڕژێت یاخود کەم بڕژێت ئەبێت چەند نیشانە بەیەکەوە کۆ ببێتەوە من بزانم مەترسی لەسەر غودەکەم هەیە چی و چین ئەو نیشانە سەرەکیانی کە نیشانی ئەوە ئەدات کە مەترسی هەیە چ بە کەم کارکردنی چ بە زۆر کارکردن ئەگەر بێت و بێگومان قەت کەسێک هەردوو نیشانەکەی تێدا کۆ نابێتەوە بڵێ ئەم مرۆڤ غودەکەی سریعیش ئیش دەکا و تەمبەڵیشە ئەوە تاکید ئەوەش بوو نادا بە هیچ شێوەیەک یا سریع ئیشەکە یا تەمبەڵە یاخود دەکرێت لە کەسێکە لە ماوەیەکە تەمبەڵ بێ دواتر گۆڕانکاری ڕوو بدا و سریع ببێت باش ئەو نیشانانە چین ئەو نیشانانەی کە دەبێتە هۆی ئەوەی ئەو کەسە هەست بکەیت کە ئەو غودەیە تەمبەڵ بووە باوترینیان هەست دەکات تەمبەڵە کەسەکە بە شێوەیەکی گشتی هەست بە شەکەتی ئەکا تەمبەڵ بووە خەوی زیاد دەبێت خواردنی کەم دەبێت سێرەکەی لەگەڵ ئەوەی کە مەسەلەن خواردنیشی کەمە چێشی لەشی هێدی بەرەو زیاد بوون دەڕوە مووەکانی لەشی تێک دەچێت ئەنی پرچی دێتە خوارێ مووەکانی تێک شکاو دەبێت دکتۆر باسی مووەکانت کرد بۆ خانمان لە ژێر چەناگەوە هەندێک جار موویەک دەرەچێت لە ڕیشی پیاوەچێت ئەمانە یەکە لە نیشانەکان بەڵێ یەکە لە نیشانەکان یەکە لەو شتانەی کە لەو جۆرە نەخۆشیە دەبیندرێت بەڵێ حتا پرچی سەری قرژیان دێتە خوارێ هەندێک و پێستیان وشک ئەبێت ئەوە یەکە لە نیش سووری مانگانیان تێک ئەچێت ینی هەندێک جار زۆر ئەبینن هەندێک جار بەعکسەوە هەر نامێنێت لێدانی دڵیان کەم ئەبێتەوە عرەقکردنیان کەم ئەبێتەوە هەندێک جار پێشتر سێرەکەی شێوازی عرەقکردنیان زۆر بووە دوای لە پرسێرەکەی هەست دەکا عرەقکردنی هەر نامێنێت خواردنی کەم دەبێتەوە شەهیەی نامێنێت بە ئەمانە باوترین لە نیشانەکانن ئەمە لە خاڵبوون بەڵێ ئەگەر کەم کار بکات ئەگەر هۆرمۆنەکە با بڵێن ڕژێنەکە زیاتر لە ئاستی ئەوەی کە پێویستە و هەستە شتێکی ترمان لە بیر و کەسەکە هەست بە سەرما دەکات دائیمەن حتا هەندێک جار لە شوێنی گەرم هەست بە سەرما دەکات لە شوێنی گەرم هەست بە سەرما دەکات دەست و پێ سارد بوون نیشانەیەەکە هەست بە سەرما دەکات دائیمەن حەزی لێ بچێتە شوێنی گەرم لە بەرەوەی دائیمەن هەست بە سەرما دەکات ئەمە ئەوانەی کە بەڵێ ئەوانەی کە غودەیان تەمبەڵە بەڵام ئەو بەعکسەوە ئەوانەی کە غودەیان سریع ئیش دەکات بزەبت ئەو نیشانانە عکسکەرەوە بەڵێ و سێر ئەەکەی خەویان کەم دەبێتەوە دائیمەن کەسێکی تۆڕە و تندن کەسێکی تۆڕە هایپەر ئەکتیڤن حرەکە و جوڵیان دائیمەن زۆرە دائیمەن سێرەکەی ئاوا یعنی خواردنیان سریع زۆر دەبێت شەهیان دەکرێتەوە و چێشی لەشیان سریع دێتە خوارێ لە زیاتیەوە کێشی لەشیان زیاد کات لێدانی دڵیان دائیمەن هەست دەکەن دڵە کوتیان هەیە لێدانی دڵیان سریع دەبێت عرەقەیەکی زۆر دەکەن بەعکسی ئەوەی بەڵێ عرەقە زۆر دەکەن و وەکوتمان خەویان کەم دەبێتەوە و ئەوانیش هەندێک جار مویان دێتە خوارێ ئەوانیش هەندێک جار هەر مویان دێتە خوارێ باشە دکتۆر باسی تووڕەیمان کرد مەبەستمەوەی کەسا ئەوەندەمان نەماوە تقریبان 1-2 مانگ زیاتر مامەوە ئەوەندە بۆ مانگی ڕەمەزان زۆر جار ئەڵێن ئەوەی کە بە ڕۆژوە بێت تووڕا بێت و تووڕەیی تیا هەیە و سەبری نامێنێت تەحاملی نامێنێت برسێتی ئەمە خەتای دۆپامینە یاخود هۆرمۆنی دۆپامینە یاخود هەر ئەو چۆنەڵی کێشە لە غودەکەیە هەیە وایە یاخود پێوەستە بە خواردن و شتانە بۆی کە بزانین لە مانگی ڕەمەزانە بە طبیعەتی حاڵ بەخۆی ئەو شتە قسەیەکی عام نییە صراحەتەن بەس لە مانگی ڕەمەزانە بە طبیعەتی حاڵ مرۆڤ کە برسی ئەبێ ئێدی هەر کە تۆ کە برسی بووی زۆر گۆڕانکاری لە لەشی مرۆڤ ڕۆ ئەدات یعنی ئەتو لە پێشینانیش کورد گوتۆتی برسێتی ڕێگی هاری پێوەیەوە قسەیەکی باوە فعلەنیش وایە کە مرۆڤ برسی ئەبێ لەشی مرۆڤ پەرچەکردارێک ڕۆ ئەدا زۆر هۆرمۆنات لە لەشی مرۆڤ زیاد ئەکات ئەنی ئاساییە لە مانگی ڕەمەزان ئەگەر ئەو نیشانانەمان هەبوو معنەوە نییە کە تۆ غودەکەت سریع ئیش دەکات و تووڕێی یعنی ئەو تووڕێی مانگی ڕەمەزانی دوایەوە ئەو شتە بە شێوەیەکی گشتی تەطبیق نابێت لەسەر هەموو کەسێک یعنی بڵێ لە مانگی ڕەمەزان هەموو کەسێک تۆڕە نییە بێگومان هەنێک کەس هەیە بەعکسەوە لە مانگی ڕەمەزانە زۆر هادئترە نازانم ئەمە لەسەر هەموو کەسێک تەطبیق ناکرێت مەبەستم لە ڕووی هۆرمۆنەکەەوە بوو ڕەنگە ئەگەر تووڕێیەک بێ تااقەتێکە بە هی هۆرمۆنەکان بێ هی ئەوە نییە کە
حاڵەتەکان برسیە یان بە هەرحاڵ باشە با بچینە سەر بابەتی منداڵان هەندێک منداڵ هەیە لە سکی دایکە شتی وا هەیە کە هەر لە سکی دایکە غودەی دەرەقەکەی پەریزادی تەمەڵ بێت یان چالاک بێت ئەڵێن لە دایکەکە هەر لە کاتی حەم لە حەز بەو شتە ئەکات یان نیشانە هەیە کە هەز بەو شتە بکات یا شتی وا وجودی نییە بوونی نییە بێگومان وجودی هەیە بەڵێ باش نیشانەکان چین ئەو دایکە بچی بزانێت کە ئەم منداڵە غودە دەرەقەکەی ئەمە پێش بەخۆی زۆر دایک هەیە نەخۆشی غودەی سەریعیان هەیە بە تایبەتی ئەو نەخۆشیە کە پێی دەگوترێت گرێڤز دیزیز نەخۆشیەکی بەرگریە دایکەکە غودەکەی سەریعە پێشەوەی بچێتە ناو پڕۆسەی حەملەوە ئەمە ئینزاری دەکەین ئەمە خۆمان وەکو دکتۆری هۆرمۆنەکان یعنی ئەمە و دکتۆرەکانی تریش ئەوانەی کە ئەو نەخۆشانە چارەسەر دەکەن ڕێژەی دژەتەنەکان قیاس دەکەین دەزانین لە کۆتایی حەملەکانە ئینزاریان دەکەین دەڵێن حتا منداڵەکەشت دەبێ فەحز بکە زۆر جار بە دوو شێوە دەزانین ئەگەر منداڵەکەی لە کۆتایی حەملەکانە یعنی کێشی لەشی زۆر کەم بێ یاخود لێدانی ترپەی دڵی منداڵەکە لە 180 زیاتر بێ ئەو گومان دەکرێ ئەو منداڵە ڕەنگە غودەکەی سریع بێ وەکو غودەی پێشتری دایکی هەرچەندە احتیمالە غودەی دایکی کۆنتڕۆل کرابێت بەهۆی دەرمانەوە بەڵام هی منداڵەکە لەبەر ئەوەی پەیوەستە بە ڕێژەی دژەتەنەکەی دایکەکەوە و تۆش ناتانی بەهۆی دەرمان و دژەتەنەکە کۆنتڕۆل بکەیت ڕەنگە دژەتەنەکە بچێتە لەشی منداڵەکە و غودەکەی سریع بکات لە ناوسکی دایکی دکتۆر ئەبێ دایکەکە غودەکەی تەمەڵ بێت بەڵام منداڵەکە تووشی ئەو بێکە غودەی چالاکترە بە پێچەوانەیەکەوە هەندێک جار دایکەکە پێشتر عملیاتی کردووە حەبی تەمبەڵی غودە وەردەگرێ بەڵام دژەتەنەکە هەر ماوە لە لەشی دایکەکەیە دژەتەنەکە هەر ماوە لە لەشی دایکەکەی ئەو بە ڕێژەیەکی بەرزیش دایکەکە حەبی تەمبەڵی دەخوا بەڵام منداڵەکە لە ناوسکی دایکی احتیمال هەیە دژەتەنەکە کاریگەری لەسەر دروست کردووە و غودەکەی چالاکە بەڵام کاتێک کە لە دایک ئەبێ احتیمالە بۆ ماوەیەکی کەم عیلاجی غودە سەریعی وەربگرێ بەس دواتر پاچەند هەفتەیەک ئەو غودە سەریعی نامێنێت ئەوەش دەکرێت ئەندێ جاریش بە پێچەوانەوە منداڵەکە غودەکەی تەمبەڵە لە ناوسکی دایکی ئەمەیان تۆزێک بە زەحمەت دیاری دەکرێت تەشخیص دەکرێت بەڵام کاتێک کە لە دایک ئەبێ ئەمە فەحسێک هەیە سکرین هەیە دەتوانی یەکسەر کە لە دایک بوو لە پاش هەفتەی یەکەم فەحسێکی سکرین هەیە ئەمە هەم نەسیحەتی هەموو دایکەکان دەکەم هەر کە دێنە لامانەوانی حەملیان هەیە پیان دەڵێم هەر لە پاش هەفتەی یەکەم فەحسی غودە بۆ منداڵەکان تەم بکەن بۆی بزانین زۆر باشە دکتۆر دایکێک کە دووگیانە چ کاتێک پێویست ئەکات کە ئەو تاقیکردنەوانەی لەسەر ئەنجام بدرێت بۆی کە بزانە غودەکەی بێکێشەیە یاخود کێشەی هەیە لە چەند مانگیەوە واللهی بەڕاستی هەر پێشەوەی بچێتە ناو پرۆسی حەملەوە باشترە هەموو ئەوانەی کە پلانی حەملدا دەنێ فەحسی غودە بکەن بەڕاستی لە وڵاتی ئێمە فەحسێک کە شتێکی وا تەکلیف ناکات یعنی حتا ئەگەر لە پرایڤێتیش بکەن لە خصوصیش بکەن فەحسێکە شتێکی وا تەکلیف ناکات 15,000 دینارێکە بە من نەسیحەتی هەموو دایشێک دەکەم یعنی پێش ئەوەی بچنە ناو پرۆسی حەملەوە باشترە هەمویان تاکید بکەنەوە لەبەرەوەی نەخۆشیەکی بەربڵاوە خاستە لە خانمان یعنی ڕێژەکەی ئەوەندە زۆرە لە هەموو 100 خانمێک ڕەنگە 3 کەس ئەم نەخۆشیەی هەبێت هۆکارەکەی چیە دکتۆر ئەمە وەڵاهی هۆکارەکان گەلێ زۆرن بەسراحەتەن یعنی هۆکارێک یعنی هۆکاری بۆ ماوەی دەورێکی ڕاستەوخۆی هەیە ئەوەی کە باز دەکرێت کە لەو هۆکارانێک کە مەسەلەن نەخۆشیەکە لە خانەوادەیە دەبیندرێت سێرەکەی خانەوادەیەک باوکەکەی هەیەی سێرەکەی منداڵەکانیش دەیان بێ داکەکە هەیەی منداڵەکانیشیان بێ ئەمە خانەوادە هەیە هەر هەمویان یعنی سێرەکی باوکەکە هەیەی هەموو منداڵەکان هەیەە ئەمن خانەوادەم بینیوە یعنی سێرەکەی 3 خوشک 4 خوشک یعنی باشە دکتۆر ئەمە نەخۆشیە کە ئەکرێت چارەسەری هەبێت یان چۆنە لە کۆتایی پێبێت یاخود درێژخایەنە چۆنەڵی بۆ ماوەی یعنی ئەتیماد دەکاتە سەر هۆکارەکەی ئەتو سێر ئەەکەی جاری وا هەیە هەوکردنێکی ڤایرۆسی دەبێتە هۆی ئەم نەخۆشیە ئەمە هۆکاری ڤایرۆسیمان هەیە ینی هەوکردنێکی ڤایرۆسی ئەمە زۆر جارە بێتە سێرەکی جاری یەکەم غودەکە سەریع دەبێت پاش فترێک تەمبەڵ دەبی ئەمەیان کاتیە لە زۆر حالەتا کاتیە ڕێژەیەکی کەمیان دەگۆڕێ بۆ درێژخایەن بەڵام کاتی ئەوە زوو چا دەبێت ئێمە دەزانین کە ئەوە چا دەبێتەوە بۆیە هەر لە بیدایەتەکەی ئێتمئینانی دەکەین دەڵێن مەترسە مژدەت لێ دەدەینێ ئەو شتێکی وەختیە ڕێژەیەکی کەمیان دەبێتە درێژخایەن بەڵام کاتێک کە دەبینی ڕێژەی دژەتەنەکە زۆرە بۆیە پێی دەڵێن نەخۆشیەکە گومان دەکەین 195 یان زیاتر
کە نەخۆشیەکی درێژ خایەن بێ بۆیە ئینزاری دەکەین لە بدایەتەوە هەتا دکتۆر دەرمانەکەی لێ دەرمان ڕانەگرێ لە خۆیەوە بۆیە یعنی تەرجیعی دەکەین دەرمانەکەی بەردەوام بێت. دکتۆر تەنیا چارەسەر بۆ غودە چارەسەری دەرمانە یاخود چارەسەری بەپێی جۆرەکەی هەروەکو باسم کە چکە غودە تەنها سەری ئیشکردن و کەم ئیشکردن نیە ئەمە گرێشمان هەیە لە بیرت نەچێ یعنی فاتوو سەری ئیشکردنەکان احتیما دەکاتە سەر هۆکار مەسەلەن بۆ نمونە نەخۆشیە بەرگریەکان ئەمە سێ جۆرە چارەسەرمانە چارەسەرمان هەیە دەرمانەکە جاری وهەیە ساڵ و نیو بۆ 2 ساڵ ئێمە دەیدەین ڕێژەیەکیان چاکە بنەوە دەتوانین بڵێن لە نیوەی زیاتریان بەهۆی دەرمان کۆتایی بە نەخۆشیەکە دێ هەندێک جار پێویستەکە نەشتەرگەری ئەنجام بدەن هەندێک جار پێویستەکە یۆدی تیشک دەربەکاربێنن هەتا چ کۆتایی بە نەخۆشیەکە بێ بەس لە کۆتایەکە ئەتووە گەر یۆدی تیشک دەربەکاربێنی یان مەسەلەن نەشتەرگەری بکەی هەر تەحویل دەبێ لە بۆ تەمبەڵی بۆیە بە درێژایی تەمەن دەبێ حەب بخوات هیچ پێویست بە نەشتەرگەری ناکات بۆ غودە هیچ ئەوە باسم کرد غودە ئەگەر سەرێ ئیش بکات بەڵام ئەگەر تەمبەڵ بێ لە تەمەڵەکەیەتی لە تەمەڵەکە پێویستەکە بە نەشتەرگەری فی حال ئەگەر بەس تەمبەڵ بێ بەڵام ئەگەر تۆ تەمبەڵ بێ و گری گەورەی تێدا بێ یان مەسەلەن غودەکە هەندە گەورە بوو بێ زەختی لەسەر ملی دروست کرد یان گرفتی گەورەتری هەبێ یان پێویستی ینی ئەشکالەتی تری هەبێ لە ناو غودەی ئەو کاتە دکتۆر بڕیار دەدا با تەمبەڵیش بێ بەس ڕەنگە هۆکاری تر هەبێ لە بۆ نەشتەرگەری ئەوە دەبێت پزیشکی پسپۆر خۆی بڕیار بدا. زۆر باشە وەکو کۆتا دواپرسیارم ئەمە بزانم ئەو خواردنە چییە کە ئەتوانێت یەکێک یارمەتی دەربێ بۆی بۆ یکە پێش ئەوەی تووشی غودە ببێت بیپارێزێت ئەو خواردانە چین کە سوودیان هەیە بۆ غودە. وڵاهی پێم خۆش بۆ پرسیارت کرد بەڕاستی یعنی با لەوە دەست پێ بکەین ئەو خواردانە چین کە نەخۆشی غودە سریع یعنی کە غودەکەی زیادکار بێ یان کەمکار بێ کە لێی مەنع بکرێ نابێ بیخوا بەسراحەتەن لە سەرچاو باوەڕ پێکراوەکانی کە ئێمە اعتیماد ئەەکەینە سەری بڕۆ هەموو سەرچاو باوەڕ پێکراوەکان بخینەوە هیچ خواردنێک نابێ مەنع بکرێ لە نەخۆشێک کە نەخۆشی غودەی هەیە وەکو بۆ نمونە ینی خاسە بڕۆکۆلیە یعنی شێلمە نازان فلانە یعنی ئێستا زۆر نەخۆش دێن گوناحن فەقیرە دەڵێ دکتۆر من بڕۆکۆلی ناخۆم دکتۆر من شێلم ناخۆم دکتۆر من فلان خواردن ناخۆم بۆ وەڵا پێیان گوتمە خواردانە مەخۆ خراپە بۆ غودەت گوناح یعنی ئەو بۆ خواردانە نەخوا ئەو خواردنە خوا خەڵقی کردی یعنی ئەو خواردنە پڕە لە مەزدەڕێکی تاقێ و مەزدەڕێکی ڤیتامیناتە و مەزدەڕێکی خۆراکی سەرچاوەیەکی بەسوودە یعنی بڕۆکۆلی خواردنێکی زۆر بەسوودە بۆ نەخوا لەبەرچی یان خاس ناخوا یان مثلەن کەلەم ناخوا بۆ نەخوا با بخوا چکە مایۆ کلینیک گەورەترین مستەشفایە لە دنیاە و بە قوترین مستەشفای عالەمە بڕۆ مەزدەڕەکەی بخینەوە بە هیچ شێوەیەک دەڵێ هیچ خواردنێک نییە لە نەخۆش مەنع بکرێ کەوا نەخۆشی غودەی هەیە بە هیچ شێوەیە خواردن مەنع مەکەن لە نەخۆش بۆیە هیچ خواردنێک نییە نەخۆش بیخۆیان نەیخوا ڕاستە هەند ئەو خواردنانی یۆدی زۆرە یعنی ڕەنگە ببێتە هۆی بەڵام ئەوە معنای ئەوە نییە ئەتوو مەسەلەن نەخۆشی لێ مەنع بکەی ئەنی پێویست ناکە نەخۆش مەنع بکەی لە خواردن مەزدەری خوا چکە ئەسلی نەخۆشیەکە خواردن نییە ئەسلی نەخۆشیەکە لە ئەساسە بەرگریە هەندێک خواردن هەیە ئەگەر بە ڕێژەیەکی زۆر بخۆی تۆزێ غودەکەت ئەستور ئەکا کەمێک ئەستوریەکە بەڵام نابێتە هۆی زیاد کاربوونی غودە و یان کەم کاربوونی غودە کاتە خواردنەکان کاریگەریانە زۆر سپاس کاریگەرێکی ئەوتوانێ سپاس دەکەم دکتۆر مازیار ئەم بەیانیە دکتۆر مازیار جەبار پزیشکی پسپۆڕی شەکرە و هەروەها هۆرمۆنەکان ئەم بەیانیە لەگەڵ مامۆی سپاس بۆ ئەوە دەبوونێت ڕێستێ سپاس باسی بابەتێکی هوەریتان بۆ بکەم ئەویش لە پەیمانگای هوەرە جوانەکانی ئاکرێ کە پێشەنگایەکی شێوەکاری کراوەتەوە لەوێ کە ژمارەیەک تابلۆی جۆرا و جۆری قوتابیان نمایشکراوەتەیە تابلۆکان بە ڕەنگی زەیتی کێشراون هەر یەکە گزارش لە بابەتێکی نێو کۆمەڵگا ئەکات قوتابیان کردنەوەی ئەم پێشەنگایە بە گرنگەزانن بۆ دەرخستنی توانەکانیان
ام پیمانگا هنرین جوان الاکری را بوینا بفکرنا پیشانگاه کشیوا کاری اما انگید گل اکتیا قطابیان کردستانه مرم پی او بکو بارا پتری امشین کارن قطابیا بینینا پیش چاف دوی پیشانگاه دا تابلوین جورا و جور هاتینا درست کردن بارا پتری تابلوین رنگ زیتینه تابلو جورا و جورن وینه سروشتینا وینه قطابیانا بارا پتری او وینه اوید ناف پیمانگاه دا تینا درست کردن يعني أفراد جولا نبيتي وبيهز أسواقي قطابية كو بيمونجان دونر جوانين أوكرا من بشكدوري الفي مراسمة كريا وكي أول صلاص كم أس قطابية كمرحلة سما ولوحة من يسر هزرية كو لوحة من ضربينج هزريت كتن وكو لوحة من يديور وكي أسحس كم هم صلاف بيشونجها بينا فكرن دو هر قطابية كار كاسب بشيشيونت خود يور بكتن Można, بەڵێ دەمانەیەم بەیانە سەبارەت بە ساڵوەگەری دامەزراندنی کێتی لاوان کەمێک گفتوگۆ بکەین ئەویش میوانێکمان لەگەڵدایە مەیسەر نهێلی سکرتێری یەکێتی لاوانی دموکراتی کوردستان کە لە دهۆکەوە لەگەڵمان میوانە ئەم بەیانە لەگەڵمانیت کاک مەیسەر پێخۆشحاڵین و سڵاوت لێبێت بەیانیت باش لە ساڵوەگەری دامەزراندنی یەکێتی لاوان پێشەم شتێ پیرۆزباییتان لە یەکەم و پەیامی یەکێتەکەتان چییە بۆ خزمەتکردنی زیاتر؟ بله سپاس سپێدەها با سپێدا بینەرین تەلەڤیزیۆنا کوردستان 24 باش دوێ بەیانیەدا کە دبیتە نازدەی مانگێ ئەس بناوێ خوا بناوێ مەکتەب سکرتاریەت یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان سلاوین آشتی و تێکۆشانێ پیرۆزباهێن ئاشتی و تێکۆشانێ بۆ گەشت ئەندام و کادرێنی کەتا لاوێن دیموکراتا کوردستانê tinêrîn çiko berkuav sale hejde şwatketet roja eynî de subeyînê li baregayeke te qutabiyên Kurdistanê her du rêxirewinêketî lawan û qutabiyan dê pêşwaziyê mêvan û hevpîşe û havalên xwekeyên bi hondê kevê rojê bi giring nirxînîn پەیاما me ew ke evrûke taybet hem serokê Herêma Kurdistanê hem serokê hikûmeta Herêma Kurdistanê divan kawdana da di kongerekîne li Myûnşin beşdarî konferansê Myûnşin kiriye ev jî tebîrê li wê diketeve ke serkirdên me serokên me کادری می پیشکفت توی ولاتین مال ولات با ولات کنفرانس با کنفرانس پیوندی با پیوندی با هندی بشین جیانو جیارو آرمانجو طموحات لایت کردستان بیندی امجی لگور وی ربازه 24 دمج میرا کارتین با هندی ام بشین خدمتا لاوین کردستان بکن خدمتا پروژه و پلان و استراتژیاتا کاریزما و سروک و پارت خواب بکن. باشه کاک میسر پێتان وایە کە ڕێکخراوەکەتان بوو بێتە فریاد ڕەسێک بۆ خزمەتکردنی لاوان لە کوردستان؟ ئەکێتی لاوان 69 ساڵە هاتیە دامەزراندن گوما دەمێ di buharên cuda cuda da me karkirî her qonaqî gol pêwîstiya wê qonaqiyê hate karkirin ekem temaşekên serdemê şoreşê qonaqek bi heta sala notoyekê li gor wê qonaqî karê xwe yê medenî û leşkerî û beşdarî şoreşê da kiriye lê piştî notoyekê qonaqeka diyat ke pêwîst bi damezrandina peymangeha û zankoha û muessesatên welatî bû di wê qonaqê ji da ku kadirên îketî lawan endamê de îketî beşdarî di durustkirina rol hebûye di durustkirina muessesatên vî welatî da
تایبەت قۆناغا پشتی 2003 حتا نەها بووتە قۆناغەکە دی تایبەت هاتنە تەکنۆلۆژیای بەوی شێوای هاتنە سوشال میدیای کە لاوی me لاوی کوردستانê خۆشحالی بە نەها سەدان و هەزاران دەرچووی زانکۆ me hene پرۆفیسۆر me hene مامۆستا me hene چەندی زاک و پەیمانگان hene چەندین مؤسساتê diyên pêşkeft û li vê welatê حکوومەتە Herêma Kurdistanê jî berdewam li gor pêdavîstiyên lawan مؤسساتên حکوومەتê têxîte xizmet li lawan taybet û hawlatiyan giştî êgetî lawan jî li gor vî serdemî cola xwetiyetin çi bi rêka sosyalê bî çi rêka bernameyê bî li ser bêkariyê li ser koçê li ser madên bêhoşker ser tewiyekirtinê ser li ser durustkirina kadrî li ser durustkirina endamî bi hindê keyeketî lawan bibîte pirêk di navbera lawan û desalatê da bibîte di navbera lawan û hikûmetê da bîte di navbera lawan û tomih û armancê lawan da belê gomantî da hîne ke êk ji wan rêxrawên karîgeriya xwe tanha wekû Cenabê Serok Barzanî bêjtin ke êketî li em qutabxana nîştîman perweran e niha jî ekerim temaşe bikên hem hikûmeta Herêmê da hem serkirdatiya partî da heta li derveyê serkirdatiya partî partên de jî dehan kadir niha yê qiyade û îdara vê welatî dikin qutabî û kadirên vê rêxrawê bûne. باشە کاک مەیسەر باست لەوە کرد کە ئێوە هەوڵێوەتان داوە کە ببن بە پردێک تا چەند دەتوانیوتانەوە ئامانجە بپێکن و تا چەندە لە کارەکان ڕازدین کە بە ئاراستی گۆڕانکاری و خزمەتکردنی لاوان کارتان کرد بێت. دوێت لاوین کوردستانên me razî bin ka em şanet çi bikein bedaxa me taybet 2008 li jêrê serpereştiya amadebûna Cenabê Serok Barzanî kongrê heştê hate encamdan 2019 zor başî karê xwe me encamda çendîn proje û plan me hebûn bi hindî zêdetir xizmeta lawan kê lê hatina koronayê ne tinê kartîkin karê lawan ki belkû kartêkirin li hemî dinyayê kirdi barê aborî dat barê siyasî dat barê tendurustî da heta dawî êketî lawan jî beşek bû li vê muadilê bez niha dîsa careka dihê dihîdî ew bernamê par sal û pêrar sal em neşane bixîne xizmeta lawan niha careka dî me yê dest pê kiriye ve bû xizmetkirina lawan me hemû hewl û bizavên me ew bûn ki em gilê û kêşe û arêşeyên lawan bigihîne desalatê bi şefafî bo nimûne me ser taybet bêkariyê îstîftayeka sertanserî encam da û me pêşkêşî cihînşolejekê li ser koçê ke koç li tagekesê beref diyar dêçû dike tiştekî me tirsidar bû hest me pê kir yekser îstîftayê sertanserî Kurdistanê li ser wê jî me kir rastparde û eger û çareserî me xistine berdestê cihînşolejiyê we dîsan ser madên bêhûşker ke niha metirsiyeka ne tuniya herêmiye belko ya cîhaniye bo alûdebûna gencan bo hindê ke jiyan û jiyara xwe di nav komalgehê da bêxne metirsiyê yekser bu mayê 6 manga hem bi rêka tevîye û koro konferansa hem jî konferansek encam da rastpardê wê xistine berdestê cihînşolejiyê we dîsan di buwarên diyê durustkirda taybet meselê întîma nîştîmanî da çendîn çalakiyê cora cor me encam dane bigire li xîvetgehan bigire li koro semînaran bigire li panel û konferansan be mesela bonû min 2019 da gel pilingên zêrevanî fermanda pilingê zêrevanî em şayn xîvetgeheke bejdariya 405 kuçukura bi rêve bibên û divêt armanca me ew bû ke em bişên lavê xwe dûrkên ji wê cîhana wehmê ka bêjnê cîhana sosyal medyayê ka çavadê ka demê xwe rêgê xît ka çavadê hest wê mandîbûna pêşmergehê ket salên hefteyan da şestan da salên heşteyan da mandî bûye tak welata heta welata hatiye damezrandin masatê vê welatî bi çi mandîbûn dirûz bûne we dîsan taybet vê dawiyê di mangayek da bi bejdariya 56 kurçukuran ser astê Kurdistanê 28 kiçû 28 kul ser pertûka Cenabê Serok Barzanî birgê çareya vê dawiyê hatiye çapkirin ke bo hindê bû ke lavê me aşnayî mêjiya xwe bî çiku roş roş mang hingav hingav peywendî sinor hemî de pertûka
جناب سروک بارزانی دا هات نویسین به هندی ام بشین کلاوی خوا آشنا بکند و میجوا پر خبات و پر سروری و پر هلویست و پر برخودان ما بریکانه دنابرا لاوان دا انجام دا که هولی را پایتا لاوین مجی بو مای مانگو نیوا دبن تسته دا بونو لدف مهمید سرکفتین لی هشت کادرین چارکوشان ببنه در چوین سرکتین اکی کش گروپ ها و جیب پشتوانی و هاوکاریا بارگاه برزنی زور برز اوه یعنی که شوان نمونا مینا که همشان راست تایبت الویرجی دوپات کمه و پرتوک جنابی سروکی دوید ببینم منهج خواندنی که نشابین پروردی و زانکوی وکو پیویز گرنگی پیبدن دویدن هر سری خراوینی که تیلاوان قطابیان آفرطان و تنانت کادرین پاری دیمقراتی کردستان حتی دوی منهجی تی پر نبید موافقه بید بویده کادری وان ری خراوت چکو میجوا کا پر ام همیجی شانازی به میجوا خود بینو باند اوی میجوا بکینه هزک و لجر سرپرشتی و ربازا بارزانی بشن وی ولاتی برا پیشوا بین. بله میسر نهلی سکرتریه که تیلاوانی دموکراتی کردستان دوباره پیروزباییتان لیکن لسالوگری دامزراندنی که تیلاوان سپاسم باری لگل مامید. بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بۆ هیوایی کە پرۆگرام بەدڵی ئێوە بوو بێت ماڵاوە خاتان دەکەم.